ڕێکەوتی 24 گەلاوێژی ساڵی 1360 هەتاوی لە سەعاد نوێی سەر لە بەیانی ستونێک لە هێزەکانی کۆماری ئیسلامی کە لە 16 ماشێن و هێزێکی زۆر پێکات بوون بە مەبەستی گرتنی ئاوایی کێڵانە سەر بە ناوچەی سنا بە چەکی سووک و قورس هێرشیان کردە سەر ئەم ئاواییە. پێشمەرگەکانی کۆمەڵا بە چەکی سووک و قورس بەرەنگاری ئەم هێرشەی بەکرێ گیراوان بوونەوە. لە جەریانی ئەم بەرەنگاربوونەوەیەدا دوژمن ناچار بە پاشەکشە بوو، زۆرێک لە هێزەکانیشیان کوژران و بریندار بوو. ڕێکەوتی 24 گەلاوێژی ساڵی 1361 هەتاوی لەسەر جادەی میاندۆ مەهاباد نێوان ئاوایەکانی گۆکتەبە و ئیندرقاش بوو بە مەیدانی شەڕێکی قورس لە نێوان پێشمەرگەکانی کۆمەڵە و هێزی داگیرکەری کۆماری ئیسلامی. ئەم شەڕە چەندین سەعاتی خایاند و هێزی پێشمەرگەی کۆمەڵە حەماسەیەکی تریان بۆ پارێزگاری لە مافی خەڵکی زەحمەتکێشی کوردستان لە مێژووی خەباتی ئەم گەلەدا تۆمار کرد. بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە بەرامبەر فیداکاری و ورەی بەرزی هێزی پێشمەرگە جارێکی دیکە پاش کوژران و برینداربوونی دەیان کەس لە هێزەکەی سەر شۆڕانە شکستی قبول کرد و پێشمەرگەکانی کۆمەڵە سەرکەوتوانە گەڕانەوە شوێنەکانی خۆیان. ڕێکەوتی 24 گەلاوێژی ساڵی 1362 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی تێکۆشەرێکی کۆمەڵەیان بەناوی هاوڕێ جەواد قائیدی لە زیندانی ئەوین تیرباران کرد. هاوڕێ جەواد قائیدی ساڵی 1330 هەتاوی لە شاری ڕەش لەدایک بوو. ساڵی 1349 هەتاوی لە دانشگای سەنعەتی تاران لەگەڵ خەباتی خوێندکارانی دانشگا هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. ساڵی 1353 هەتاوی لە لایەن هێزەکانی ساواکی ڕژیمی شاوە دەست بەسەر و زیندان کرا. دوای ساڵ و نیوێک ئەشکەنجە و ئازار و بێدەنگێک کە لە خۆی نیشاندا ئازاد کرا. ساڵی 1359 هەتاوی پەیوەندی گر بە ئیتحادیەی مبارزانی کۆمۆنیست و هەڵسوڕانی خۆی لە ڕیزەکانی ئەو ڕێکخراوە درێژە پێدا. ڕێکەوتی 24 گەلاوێژی ساڵی 1368 هەتاوی چەند دەستە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی بانە لە جادەی نێوان ئاوایی قڕوچا و گەردەنەی خانیان سەر بە ناوچەی بانە خستە ژێر کۆنتڕۆڵی خۆیان. ساعاد 9 شەو دەستەیەک لە هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئەم دەستە لە پێشمەرگەکانی کۆمەڵە. بەڵام ئەم هێرشە هێزەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکان ڕووبەڕوو بووەوە و لە ئاکامی شەڕێکی سەختدا ئەم هێرشەی بەکرێگیراوان تێکشکا و زیاتر لە 10 کەس لە دوژمن کوژرا و چەک و تەقەمەنیەکی زۆریش دەستکەوتی پێشمەرگەکان بوو. ڕێکەوتی 25 گەلاوێژی ساڵی 1359 هەتاوی کار بەدەستانی کۆماری ئیسلامی لە شاری بانە سێ خەباتکاری ئەم شارەیان بەناوەکانی هاوڕێ ئەحمەد فەتحی، هاوڕێ محەممەد سادق سەحرانەوەرد و هاوڕێ ئیبراهیم حکمەت لە سێدارەدا. هاوڕێ ئەحمەد فەتحی ساڵی 1309 هەتاوی لە شاری بانە لەدایک بوو. بەهۆی لایەنگری لە کۆمەڵە و چالاکی سیاسی کوڕەکانی لە سێدارەدرا. هاوڕێ ئیبراهیم حکمەت ساڵی 1281 هەتاوی لەدایک بوو. بەهۆی هاوکاری نەکردن لەگەڵ ڕژیم لە سێدارەدرا. هاوڕێ محەممەد سادق سەحرانەوەرد کارمەندی بیمارستان بوو، بەهۆی بەشداری لە بزوتنەوەی ڕەوای خەڵکی کوردستان
لە سێدارە درا. ڕێکەوتی 25 گەلاوێژی ساڵی 1366 هەتاوی 3 دەستە لە گروهی زەربەت و بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی دەرەگاوان سەر بە ناوچەی دیواندەرە کە دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵا لە گوردانی شوان لەو ناوچەیەدا بوون. ئەم هێرشەی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی لەلایەن هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە تێکشکە و لە شەڕێکی حەماسیدا زیاتر لە 25 کەس لە بێکرێ گیراوان کوژران و 9 کەسیشیان بەدیل گیرا. لەم شەڕەدا هاوڕێ سەیفوڵڵا حوسێن پەناهی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵا گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ سەیفوڵڵا حوسێن پەناهی ساڵی 1339 هەتاوی لە ئاوایی نایسەر سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1363 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و پاش ماوەیەکی کورد لە شەڕێکدا بریندار بوو. بۆ چارەسەری برینەکانی بەنەهێنی گەڕایەوە بۆ ئێران. ساڵی 1365 هەتاوی بۆ جاری دووهەم هاتەوە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 26 گەلاوێژی ساڵی 1358 هەتاوی لە درێژەی هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە نێوان ساقەز دیواندەرە لە ئاوایی ئێرانشا هاوڕێ ئەنوەر ماجدی کەسایەتی ناسراوی ناوچە و کادری لێهاتووی کۆمەڵا پاش مقاومەتێکی سەرسەختانە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەنوەر ماجدی مامۆستای شۆڕژگێڕ و خەباتکاری شاری ساقز و دەوروبەری ئەم شارە بوو. بۆ ماوەی چەندین ساڵ لە ئاوایەکانی مەولان ئاوە و تایر بۆغە و خافورە دێ سەر بە ناوچەی ساقز خەریکی دەرزوتنەوە بوو. پاش شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و یەکێک لە دامەزرێنەرانی یەکێتی جوتیارانی ساقز بوو. ڕێکەوتی 26 گەلاوێژی ساڵی 1358 هەتاوی لە تێکەڵچوونێکدا لە نێوان دەرەبەگە چەکدارەکانی ئاوایی کەرەفت و سەر بە ناوچەی ساقز و یەکێتی جوتیاران هاوڕێ یەحیا خاتوونی کەسایەتی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی خەڵکی ساقز و ئەندامی لێهاتووی کۆمەڵا گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ یەحیا خاتوونی ساڵی 1326 هەتاوی لە شاری سەقز لەدایک بوو. تێکۆشانی سیاسی خۆی لە زانکۆی تەورێزەوە دەست پێ کرد. هاوڕێ یەحیا یەکێک لە دامەزرێنەرانی جەمعیەتی دیموکراتیکی شاری سەقز بوو. ڕێکەوتی 26 گەلاوێژی ساڵی 1359 هەتاوی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵا لە پەلی شەید حەمید و دەستەیەک لە پێشمەرگەکانی حیزبی دێموکرات لە نێزیک ئاوایی ئەڵک سەر بە ناوچەی کامیاران ستونێکی هێزە بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامیان تێکشکاند و دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی لەم شەڕەدا کوژران و تەنانەت هێزی پشتیوانی ڕژیمیش نەیتوانی قەرەبووی ئەم شکستە بکات و پاش ئەوەی کە زەربەیەکی قورسی لێکەوت هێزی پشتیوانیش پاشەکشەی کرد. بەداخەوە لەم شەڕەدا سانیە مارابی خەڵکی ئاوایی ئەڵک بە گولەی پاسدارانی کۆماری ئیسلامی گیانی ئازیزی بەخت کرد. ڕێکەوتی 26 گەلاوێژی ساڵی 1359 هەتاوی دوو دەستە لە پێشمەرگەکانی کۆمەڵا لە پەلی شەهید سەعید لە نیزیگ ئاوایی توار لە نێوان جادەی سنەمەریوان کەوتنە کەمینی سپای ڕزگاری
کە لە بەرزایەکانی ئەو ناوچەیە خۆیان حەشاردا بوو. پێشمەرگەکانی کۆمەڵە دەست بەجێ دەستیان کردەوە و ئەو شوێنە بوو بە مەیدانی شەڕێکی قورس و نیزیک بە 4 سەعاتی خایاند و چەندین کەس لە سپای ڕزگاری کوژران. بەداخەوە لەم شەڕەدا 2 پێشمەرگەی فداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ سابیر بابا حاجیان و هاوڕێ حەبیبوڵڵا قەجووری ژیانی ئازیزیان بەخەت کرد. هاوڕێ سابیر بابا حاجیان، هاوڕێ حەبیبوڵڵا قەجووری ڕێکەوتی 26 گەلاوێژی ساڵی 1364 هەتاوی لە ئاکامی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات و لە نیزیک ئاوایی حاشیاباد سەر بە ناوچەی بۆکان پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ڕەحمان مشەفق جیانی ئازیزی بەخەت کرد. هاوڕێ ڕەحمان مشەفق ساڵی 1339 تاوی لە شاری مهاباد لەدایک بوو. تا وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم لە شاری مهاباد درێژەی بە خوێندندا. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و پاشان هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1361 تاوی بوو بە ئەندامی کۆمەڵە. هاوڕێ ڕەحمان لەم شەڕەدا فەرماندەی تیمێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 27 گەلاوێژی ساڵی 1359 هەتاوی هێزە بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامی ئاوایی مەحمەیە لە نزیک شاری مەریوانیان گەمارۆدا. دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لەم ئاوایەدا بوون و دەست بەجێ سەنگەریان گرت و دەستیاندایە شەڕێکی سەخت و حەماسی. پێشمەرگەکانی کۆمەڵە بە فیداکاری و قارەمانیەتی خۆیان پاش شەڕێکی سەنگەر بە سەنگەر گەماروی دوژمنیان تێکشکاند و ئاوایەکەیان بەجێهێشت. لەم شەڕەدا دەیان کەس لە داگیرکەری کۆماری ئیسلامی کوژران و بریندار بوون. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی سازمانی وەحدەتی ئینقلابی بە ناوی حەمید جانی ئازیزی بەخەت کرد. هاوڕێ حەمید بۆ مەعموریەتێکی تەشکیلاتی لەلایەن ئەم ڕێکخراوەیەوە بۆ یارمەتی بزوتنەوەی خەڵکی کوردستان شان بەشانی پێشمەرگەکانی کۆمەڵە لەم حەماسەیەدا بەشداری کرد. ڕێکەوتی 27 گەلاوێژی ساڵی 1362 هەتاوی لە هێرشێکی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بەرزایەکانی زمزیرانی ناوچەی سەردەشت پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ڕەحمان ئەمینی ناسرا و باسیروان کەوتە بەر خۆمپارەی هێزی داگیرکەر و جیانی ئازیزی بەخەت کرد. هاوڕێ ڕەحمان ئەمینی ساڵی 1332 تاوی لە ئاوایی کانیگوێ سەر بە ناوچەی گەورکی سەردەش لەدایک بوو. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و لە بەشی نهێنی تەشکیلاتی کۆمەڵە لە ژێر کاریگەری هاوڕێی گیان بەخت کرد و خالید فەرهادزادە درێژەی بە چالاکی سیاسیدا. هاوینی ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و لە بەشی تەدارکاتی فەنی وەک بەرپرسی بەشی ماشێناڵات سازماندرا. ڕێکەوتی 27 گەلاوێژی ساڵی 1365 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی نەرگەسەڵا لە بەشی خۆرخۆڕەی دیواندەرە. ئەم هێرشە هێزەکانی کۆماری ئیسلامی
لەگەڵ مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە ڕوبەڕوو بووەوە و لە شەڕێکی سەخت و حەماسیدا هێزە بەکرێگیراوەکانی کۆماری ئیسلامی تێکشکا و زەرەر و زیانێکی زۆریان لێکەوت. لە جەریانی ئەم شەڕەدا بەداخەوە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ خەلیل مقەدەم نییە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ خەلیل مقەدەم نییە ساڵی 1342 تاوی لە شاری سنە لەدایک بوو. ساڵی 1357 تاوی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنایی پەیدا کرد و ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە تەشکیلاتی نێنی کۆمەڵە. ساڵی 1362 تاوی بە بڕیاری تەشکیلات پەیوەست بوو بە ڕیزی عەلەنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و فەرماندەهی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ خەلیل ئەندامی کۆمەڵە بوو. لە ڕۆژەکانی 28 و 29 و 30 گەلاوێژی ساڵی 1358 تاوی لە درێژەی هێرشی هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان 28 کەس لە خەڵکی شاری پاوە بەبێ ئەوەی دادگایی بکرێن بە فەرمانی خەڵخاڵی تیرباران کران کە بریتین لە عەبدوڵڵا نووری، هوشەنگ عەزیزی، محەممەد مەحموودی، یەدوڵڵا مەحموودی، حوسێن شەیبانی، هورموز گورجی بەیانی، مزەفەر فەتاحی، محەممەد عەزیزی، ئازەرنوژ مەهدەویان، ئەسغەر بێهبوودی، محەممەد عیزەتی، حاجی ئەفراسیاب، عەبدولوەهاب مەلەکشاهی، عمادەددین ناسری، عەبدولکەریم کەریمی، محەممەد نەقشبەندی، عەزیز مراد، مراد زولفەقاری، بەهمەن عیزەتی، دکتور ئەبولقاسم سەرداری، حامید ئەمینی، عەباس کەریمی، عەبدوڵڵا زارعی، محەممەد حەیدەری، عەلی شەهباز، بەهادین شیرین، حەبیب چراغی و فەیزوڵڵا زیایی. هاوڕێ بەهمەن عیزەتی لە شاری کرماشان لەدایک بوو. دوای وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم لە شاری کامیاران بوو بە موعەلم و دەستی کرد بە وانەوتنەوە. دوای ڕاپەڕین هاوڕێ بەهمەن لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕێیانی کۆمەڵە جەمعیەتی دیفاع لە زەحمەتکێشانی شاری کامیارانیان دامەزراند. ڕێکەوتی 28 گەلاوێژی ساڵی 1358 هەتاوی خومەینی لە ڕاگەاندنێکدا بڕیاریدا هێزەکانی کۆماری ئیسلامی بە قسەی خۆی بۆ ڕزگاری خەڵکی کوردستان هێرش بکەنە سەر ئەو ناوچەیە. لەو ڕاگەاندنەدا هاتووە بەبێ لە دەستدانی کات بەرەو شاری سنا وەڕێکەون و گشت هێزەکان و چەکداران ئەم بڕیارە ڕەچاو بکەن. لە بەشێکی دیکەی ئەم بڕیارنامەیەدا هاتووە پاسدارانی ئینقلاب دەبێت بە هەموو هێز و توانایانەوە هێزە چەکدارەکان سەرکوت بکەن. لە کۆتایی بڕیارەکەی خومەینیدا هاتووە من چاوەڕێم تا نیو سەعاتی دیکە هەوڵی بەسیزی گشتیم لە دژی ئەم هەوڵەی ئەوان پێبگات. پاش ئەم بڕیارەی خومەینی هێزەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکانی دیکەی ئێران بەرەو کوردستان وەڕێکەوتن و هێرشی خۆیان بۆ سەر خەڵک و بزوتنەوەی شۆڕەژێرانەی گەلی کورد دەست پێ کرد. دەسەڵاتی کاتی ئەو سەردەمەش بە شێوەی ڕەسمی خوازیاری شەڕ لە دژی خەڵکی کورد بووە و بەم شێوەیە شەڕی سێمانگە لە کوردستان دەستی پێکرد.
ڕێکەوتی 28 گەلاوێژی ساڵی 1361 هەتاوی هێزە بەکرێ گیراوەکانی کۆماری ئیسلامی بۆ گرتنی شوێنە استراتیژیک و بەرزایەکانی هەورامان هێرشیان کردە سەر ئاوایەکانی گواز، پایگەلان، یوژنان، نەسنار، خواشت و هەرسین. پێشمەرگەکانی کۆمەڵا کە پێشتر ئاگاداری ئەم جم و جۆڵەی بەکرێگیراوان بوون لە بەرزایەکانی یوژنان و نەسنار و خواشت جێگیر بوون و بەرەنگاری ئەم هێرشە بوون و پاش شەڕێکی قورس پاشەکشیان بە هێزی داگیرکەر کرد. لە جەریانی ئەم شەڕەدا چەک و تەقەمەنێکی زۆر کەوتە دەست پێشمەرگەکانی کۆمەڵە و دەیان کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران. بەداخەوە لەم شەڕەدا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عەلی ئەحمەدی ناسراو بە ڕزگار تایی جیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەلی ئەحمەدی ناسراو بە ڕزگار تایی لە ئاوایی تا سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ڕێکەوتی 28 گەلاوێژی ساڵی 1362 هەتاوی لە هێرشێکی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ناوچەی ئەنزەلی ورمێ لە ئاوایی بەلەهی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەرەنگاری ئەم هێرشە هێزەکانی کۆماری ئیسلامی بوونەوە. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عومەر شەریفی جیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عومەر شەریفی لە ئاوایی ئاجیکان سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عومەر فەرماندەی نظامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو لە پەلی شەید فەتحوڵڵا لە گوردانی 22 ورمێ. ڕێکەوتی 28 گەلاوێژی ساڵی 1362 هەتاوی ئاوایەکانی قۆرخ و پەنێران لە ناوچەی کامیاران بوو بە مەیدانی شەڕێکی حەماسی لە نێوان پێشمەرگەکانی کۆمەڵە و هێزی داگیرکەری کۆماری ئیسلامی. بەداخەوە لەم شەڕەدا هاوڕێ عەلی تەپە ئیسماعیل پێشمەرگەی فداکاری کۆمەڵە و جیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عەلی تەپە ئیسماعیل فەرماندەی تیمێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی شاهۆ بوو. ڕێکەوتی 28 گەلاوێژی ساڵی 1364 هەتاوی چەند واحد لە پێشمەرگەکانی کۆمەڵە چوونە ناو شاری سەقز و چەند بەش لەم شارەیان بە تەواوی خستە ژێر چاوەدێری خۆیانەوە و لە گەڕەکی کەریماوە لەگەڵ ماشێنێکی گشتی ساڕۆڵا دەرگیر بوون و لە جەریانی ئەم تێکەڵچوونەدا ئەم ماشێنە لەلایەن هێزی پێشمەرگەوە لە ناوچوو چەند کەسیان لێ کوژرا و پێشمەرگەکانی کۆمەڵەش پاش ماڵاوایی لە خەڵکی ئەم گەڕەکە گەڕانەوە بۆ شوێنەکانی خۆیان. ڕێکەوتی 29 گەلاوێژی ساڵی 1358 هەتاوی لە جەریانی هێرشی دووەمی کۆماری ئیسلامی بۆ سەر شاری سەقز پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ ئەحمەد حەنایی جیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئەحمەد هەنایی ڕێکەوتی 29 گەلاوێژی ساڵی 1358 هەتاوی لە درێژەی هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان هێزە سەرکوتگەرەکانی ئەم ڕژیمە لە بەرزایەکانی دەوروبەری شاری سەقز لەگەڵ مقاومەت و بەرەنگاری هێزی پێشمەرگەی کۆمەڵە و خەڵکی ئەم شارە ڕوبەڕوو بوونەوە. ئەم مقاومەتەی خەڵکی شاری سەقز 5 ڕۆژی درێژە بوو کە لەم شەڕەدا
هێزەکانی کۆماری ئیسلامی بە چەکی قورس و سووکەوە لە زەوی و ئاسمانەوە ئەم شارەیان خستە ژێر ئاگری خۆیان. لە ئاکامی ئەم هێرشەدا دەیان کەس لە خەڵکی بێتاوانی ئەم شارە گیانیان بەخت کرد و زەرەر و زیانێکی زۆریان لێکەوت. هەر لە زەریانی ئەم شەڕەدا هاوڕێیان عەلی باباییان و کەماڵ خزری گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ کەماڵ خزری ساڵی 1339 هەتاوی لە شاری ساقز لەدایک بوو. هەر لەو شارە بڕوانامەی دیپلۆمی وەرگرت. پاش دەستپێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. لە کاتی هێرشی یەکەمی ڕژیم بۆ سەر کوردستان لە بەشی پشتیوانی ماڵی و هەروەها گواستنەوەی بریندارەکان و پەیداکردنی دەوا و دەرمان چالاکانە بەشداری کرد. هاوڕێ عەلی باباییان ڕێکەوتی 29 گەلاوێژی ساڵی 1364 هەتاوی چەند واحید لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی 24 مەهاباد لە نزیک ئاوایی خانەقا سەر بە ناوچەی مەهاباد هەڵکەوتوو لە بەشی ڕۆژاوای شاری بۆکان لەگەڵ هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی و گروهی زەربەتی سپای پاسدارانی بۆکان دەرگیر بوون. پێشمەرگەکانی کۆمەڵە بەرەنگاری ئەم هێرشە بوونەوە و پاش شەڕێکی قارەمانانە ئەو هێرشەیان تێکشکاند و واحدی تۆپخانەی دوژمن کە ئەو شوێنەی دەکوتا نەیتوانی لەم پەرێک بێ لە بەرامبەر چالاکی هێزی پێشمەرگەدا و بەناچار پاشەکشیان کرد. لە جەریانی ئەم شەڕە سەرکەوتوانەیەدا هێزەکانی کۆماری ئیسلامی چەندین کەسیان لێ کوژرا و بریندار بوو. چەک و تەقەمەنیەکی بەرچاویش کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی سی گەلاوێژی ساڵی 1361 هەتاوی هاوڕێ ناسر قوربانی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە و هاوڕێیان فارز ئەمینی و جەبار ئەحمەدی هەڵسوڕاوانی تەشکیلاتی کۆمەڵە بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی لە شاری مەریوان تیرباران کران. هاوڕێ ناسر قوربانی ساڵی 1339 هەتاوی لە شاری مەریوان لەدایک بوو. تا وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم هەر لەو شارە درێژەی بە خوێندندا. ساڵی 1357 هەتاوی پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و ساڵی 1358 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. دوای ماوەیەک سازماندەی ناوچەی بۆکان کرا و لە هێزی پێشڕە و درێژەی بە چالاکی خۆیدا. لە شەڕی سەخت و خێناوی ئاوایی نەگەڵ سەر بە ناوچەی سنە بەدیل گیرا و 11 مانگ لە ژێر درڕندانەترین ئەشکەنجە و ئازاری جەلادانی کۆماری ئیسلامیدا بوو. هاوڕێ فارز ئەمینی لە ئاوایی هەنگەژاڵە سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. هاوڕێ فارس پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ جەبار ئەحمەدی ساڵی 1329 تاوی لە ئاوایی هەنگەژاڵە سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ڕێکەوتی سی گەلاوێژی ساڵی 1361 هەتاوی لە عملیاتێکی پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ سەر ئاوایی هانە سووران سەر بە ناوچەی مەریوان دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بەناوەکانی هاوڕێ فایق قادری و هاوڕێ محەممەد محەممەدی جیاونی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ فایق قادری، هاوڕێ محەممەد محەممەدی.
ڕێکەوتی سی گەلاوێژی ساڵی 1361 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات سێ پێشمەرگەی فداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ یەدوڵڵا خاتری، هاوڕێ ئیرەج عەلەمداری و هاوڕێ مزەفەر عەزیز زادە گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ئیرەج عەلەمداری ناسرا و بە شاهۆ شیرازی ساڵی 1338 هەتاوی لە نورابادی مەمەسنی ئۆستانی فارس لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی هەر لە شوێنی لەدایکبوونەکەی وەرگرت. ماوەیەکی زۆر لە ناوچەی کامیاران مامۆستا بوو. هاوڕێ ئیرەج عەلەمداری یار و هاوڕێی شەهید بەهمەن عێزەتی بوو. هاوڕێ مزەفەر عەزیز زادە ساڵی 1337 هەتاوی لە شاری پاوە لەدایک بوو. یەکێک لە دامەزرێنەرانی جەمعیەتی دیفاع لە شاری پاوە بوو. هاوڕێ یەدوڵڵا خاتری لە ئاوایی شایەنی سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ڕێکەوتی سیویەکی گەلاوێژی ساڵی 1361 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی شاری سنە هاوڕێ محەممەد مراد فەرهادی کادر و تەشکیلات نهێنی کۆمەڵەیان تیرباران کرد. هاوڕێ محەممەد مراد فەرهادی ڕێکەوتی سیویەکی گەلاوێژی ساڵی 1364 هەتاوی چەند واحید لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە تیپی 11 سنە پەلاماریان بردە سەر پایەگەی ڕژیم لە ئاوایی هاڵەیەرە سەر بە ناوچەی سنە و لە یەکەم پەلاماردا چەند سەنگەری ئەو پایەگایان گرت. پاشان پێشمەرگەکان لە شەڕێکی سەنگەر بە سەنگەردا هەموو مقاومەتێکی بەکرێ گیراوانیان تێکشکاند و پایەگەی هێزە داگیرکەرەکانی کوردستانیان بە تەواوی گرت. لەم ئەمەلیاتەدا واحدێکی تەواو لە گوردانی زەربەتی دادخا لە ناوچوون و 9 کەسیان لێ بەدیل گیرا و باقی هێزەکەی دیکەیان لە ناوچوون و چەک و تەقەمەنێکی بەرچاویش کەوتە دەست هێزی پێشمەرگەی کۆمەڵە و دواتر بە پێی سیاسەتی شۆڕەژێرانەی کۆمەڵە 8 کەس لە بەدیل گیراوەکان ئازاد کران. ڕێکەوتی سیویەکی گەلاوێژی ساڵی 1364 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی شاری سنە پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ جەمال محەممەد وەیسی تیرباران کرد. هاوڕێ جەمال محەممەد وەیسی ناسراو بە دکتور جەمال ساڵی 1338 هەتاوی لە ئاوایی دێرمۆڵی سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1356 هەتاوی لە شارەبانی دامەزرا و دوای شۆڕشی گەلانی ئێران هاوکار لەگەڵ کارکردنی لە شارەبانی بە شێوەی نەهێنی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و دەستی کرد بە کار و چالاکی سیاسی. ساڵی 1358 هەتاوی دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی بە پەیوەندی هاوڕێ جەمال لەگەڵ کۆمەڵەیان زانی و بە مەبەستی دوورخستنەوە ناردیانە شاری ئیسفەهان. لە ساڵی 1360 هەتاویدا لە درێژەی شەڕی چەکداری هێزی پێشمەرگە بە دژی داگیرکەرانی کۆماری ئیسلامی کاری لە شارەبانی بەجێهێشت و پەیوەست بوو بە ڕیزی عەلەنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ساڵی 1361 هەتاوی هاوڕێ جەماڵ بەهۆی کارزانی و لێهاتوویەوە لە باری سیاسی و نیزامی بوو بە مەعاونی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی شوان. پوشپەڕی ساڵی 1363 هەتاوی هاوڕێ جەماڵ کە سەرقاڵی بەڕێوەبردنی مەعموریەتێکی تەشکیلاتی لە شاری سنە بوو لە خیابانی سیروس لەلایەن دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا. ڕێکەوتی سیویەکی گەلاوێژی ساڵی 1366 هەتاوی
نزیک ئاوایی قشلاق سەر بە ناوچەی سنە بوو بە مەیدانی شەڕێکی نابەرابەر لە نێوان هێزە بەکرێگیراوەکانی کۆماری ئیسلامی و هێزی پێشمەرگەی کۆمەڵە. بەداخەوە لەم شەڕە سەنگەر بە سەنگەرەدا پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ شەریف کەریمی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ شەریف کەریمی ساڵی 1343 تاوی لە ئاوایی دگەران لە بەشی چەمشاری سنە لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 تاوی لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە پەیوەندی گرت و وەک هەڵسوڕاوێکی تێکۆشەر لە کۆڕی خەباتی کرێکاراندا لە مانگرتنەکان و ئێحترازەکان بەشداری کرد. هاوینی ساڵی 1364 تاوی هاتە ناو ریزی پێشمەرگەی کۆمەڵە. مانگی گەلاوێژی ساڵی 1360 هەتاوی هاوڕێ فەتحوڵڵا تەیمووری پێشمەرگەی فداکاری کۆمەڵە بە هۆی دەرچوونی تیرێکی تەسادوفی لە چەکی یەکێک لە هاوڕێیان لە ئاوایی قەرەسک سەر بە ناوچەی برادۆز بریندار دەبێت و دوای چەند سەعات بربەرەکانی لەگەڵ مەرگ گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ فەتحوڵڵا تەیمووری لە ئاوایی گەنگەچین سەر بە ناوچەی سۆما و برادۆز لەدایک بوو. ساڵی 1359 تاوی پەیوەست بوو بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. تەرمی پیرۆزی هاوڕێ فەتحوڵڵا لە ئاوایی گەنگەچین سەر بە ناوچەی برادۆستی ورمێ ئەسپەردا بە خاک کرا. مانگی گەلاوێژی ساڵی 1360 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی لە حاڵێکدا کە هاوڕێ ڕەزا نووریان لایەنگری شێلگیری کۆمەڵە لە زیندان لە سەفی گرتنی خواردندا بوو لە ساڵۆنی غەزاخۆری زیندان وەستا بوو لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە هێنرایە دەرەوە و بەرەو بینای دادگا پەلکێشیان کرد و لە ڕێگادا لە پشتەوە دایانە بەردەستڕێژی گولە. هاوڕێ ڕەزا نووریان ناسراو بە ڕەزا تەوەسولی ساڵی 1343 تاوی لە شاری بابل لەدایک بوو. هاوڕێ ڕەزا یەکێک لە هەڵسوڕاوانی ڕێکخراوەی ڕەزمەندەکان بوو کە ساڵی 1359 تاوی لە تەورێز لەو ڕێکخراوەیە جیابەوە و پەیوەندی گر بە ڕێکخراوەی ئیتحادیەی مۆبارزانی کۆمونیستەوە لە شاری تەورێز و وەک هەڵسوڕاوێک لەو ڕێکخراوەیە هەڵسوڕانی خۆی لەناو کرێکاراندا درێژە پێدا. ساڵی 1360 تاوی لە کاتی بوونی کۆمەڵێک بڵاوکراوەی کۆمەڵە لە شاری تارانەوە بۆ تەورێز لەلایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا. جارێک شانۆی تیربارانکردنیان لێتاقی کردەوە. مانگی گەلاوێژی ساڵی 1363 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات لە ئاوایی خێراوە سەر بە ناوچەی لەیلاخ پێشمەرگەیەکی فداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ محەممەد کەریمی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد کەریمی لە نێو بنەماڵەیەکی هەژار و زەحمەتکێشی شاری سنە لەدایک بوو. هاوڕێ محەممەد هەر لە سەرەتای مناڵیەوە هەستی بە جیاوازی نێوان بنەماڵە و دەوڵەمەند و هەژارەکان کرد و زۆر وریایەنە دۆخی ژیانی ئەم دوو چینەی کۆمەڵگای لێک دەدایەوە. هاوڕێ محەممەد هەر لە تەمەنی مناڵیەوە بۆ بەڕێوەبرنی بژیوی ژیان بۆ یارمەتیدانی دایک و باوکی ڕووی هێنایە مەیدانی کار. هاوڕێ محەممەد لە ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی کۆمەڵانی خەڵکی ئێراندا دژ بە ڕژیمی پاشایەتی چالاکانە لە ڕێپێوانەکاندا ناڕەزایەتی خۆی دژ بەم ڕژیمە دەردەبڕی. ئەزمموی ڕاپەڕینی ساڵی 1357 تاوی گەلانی ئێران وهای کرد کە هاوڕێ محەممەد ببێ بە کەسێکی خاراو. ئەو پاش ڕاپەڕینی گەلانی ئێران و نەمانی ڕژیمی پەهلەوی بەهۆی دەستکورتی بنەماڵەوە دەستی دایە کرێکاری و کارکردن.
بەڵام پاش ئەوەی کە ئەویش وەک هەموو جەماوەری ئێران بە گشتی و کوردستان بە تایبەتی ناگەیشتن بە ئاواتەکانی خۆیان هەموو کات ناڕەزایەتی خۆی دژ بەم ڕژیمە دەردەبڕی. هاوڕێ محەممەد سەرنجام ساڵی 1362 تاوی بە ریزی پێشمەرگەکانی کۆمەڵەوە پەیوەست بوو پاش تەواوکردنی دەورەی فێرگەی سیاسی نیزامی لە ناوچەی مەریوان لە گوردانی نەکەرۆ سازمانرا. هاوڕێ محەممەد لە دەورانی کورتی پێشمەرگایەتیدا بە هەموو توانایەوە لە خزمەتی ئامانجی بەرزی کۆمەڵەدا.